یەک لە شتە شۆکینەرەکانی قۆناغی 32 ئەڵمانیا و پاڕگوای بوو بڕوا بکە ئەڵمانیا هەموو شتێکی کرد بۆ برنەوە بەڵام نەیبردەوە ئەوەش ئەوەی سلمان کە ڕۆحیەت و جەنگاوەری و خۆماندووکردن زۆر گرنگترە لە ناوی هەڵبژاردە و کە دەڵێن ها مێژووی هەڵبژاردە من بڕوا بۆ قسەی مێژوو هەیە مێژوو بۆ خۆی ئەڵمانیا مێژوو هەیە 4 مۆندیالی هەیە بەڵام پاڕگوای یەک گۆڵی کردووە لە قۆناغی کراندەرەوە لە مۆندیال ئەو گۆڵە بەرامبەر ئەڵمانیا کرد و لێشی بردەوە بڕوان بە مێژوو نییە ئەو هەڵبژاردی خۆی ماندوو دەکات ئەوەی بە ڕۆحیەتە ئەو دەباتەوە ئەڵمانیا هەموو شتێکی کرد بۆ برنەوە بەڵام پاڕگوای لە دوای سەد بردیەوە یعنی ڕۆحیەت و جەنگاوەری لاتین و ئەفریقیان زۆر لە پێشتر و باشترە بە بەراورد بە هەڵبژاردە ئەوروپیەکان پێ دوای هەر ئەو کارەش بووکەوە پرتوگال نەویست براوێ بەرامبەر کۆلۆمبیا بۆی لەسەر ڕێچکەی هەڵبژاردە ئەفریقی و لاتینەکان لابسێت پرتوگال ئەو یاری پرتوگال لە مینی بڕوا ناکەم و ئاستی پرتوگال بێت سەیرێکی نونۆ مێندێز کە کالی ئیزرا ناکە و یاریزانە ئەین دەڵێ بۆ گۆڵکردن نهاتۆ پرتوگال هەر هاتبوو یاریەکە تەواو بچێتە دەرەوە لە بڕوایدام کە پرتوگال خۆی لە لاتینەکان لادابێتە کارێکی عەقلانی کرد دەزانیت لە بەرچە پرتوگال هەمیشە لەگەڵ لاتینەکان خراپە 2018 ئەگەر لەبیر مامی پرتوگال 2016 یۆڕۆی برد یعنی چاوەڕۆی دەکرێت کە لە مۆندیال ئاستی زۆر باش بی 2018 بە یەکەمی کۆمەڵەکەش سەرکەوت لە قۆناغی 16 بەرامبەر ئۆڕوگوای دۆڕە دووبارە لاتینێک دەری کرد یعنی هەمیشە لاتینەکانیان ئەفریقیەکان ئەو پرتوگال زەحمەت بوون 2023 مەغریب دەری کرد ئەو جارەش ویستی بێتە لای ئەوروپیەکان تۆپی پێ لە ناو خۆیان ئاسانترە تەماشایەکی زۆربەی هەڵبژاردەکان کرد مەسەن ئیسپانیا ئەمشە ئیسپانیا دەکەی لەگەڵ مەسەلەن ئەو کاڤێردی یەک بەیەک ینی بە 0-0 تعادل بەڵام بڕوا بکە کە دێ لەگەڵ ئەوروپیە یاری دەکات 3 گۆڵ 4 گۆڵشی دەکات یعنی ئەوە کێشەی ئەوروپیەکان لە ناو خۆیان باشن بەڵام لە دەرەوە زۆر باش نینە